ڕاستیەکەی مانای جۆرێک لە نامۆتاحی یان نیگەرانی ئەوانەشمان نیشان دەدا کە کارێکیان دەستکەوتووە نەگەوەی کە لە دەروی کاردایە. ڕاستە ئەومە پەیوەندی بە دکتۆر بەخێر کێمە وەرمانگرتوون دەستە بەریانە. یعنی ژمارەی هەرە زۆری کرێکارانی مێینە لە ئێمە بە گوێرەی ئەو ڕاپۆرتێک کە کردمان لە سای 96 سندیکای کرێکاران کرێکار ئەندامنیەتیایە کە ئەمە خۆی مەترسیەکی گەورەیە بۆ ئەسڵەن بۆ کرێکاریش و بۆ سندیکاش. کاتێک کە سندیکا جێگای کێشەی یەکلایەکردنەوەی بینی کرێکار و خاوەنکارە، بەڵام بەداخەوە نییە. و هەروەها لەو توێژنەوەی کە ڕێکخراوی ئاشتی و ئازادیش کردوویەتی ڕێژەکە زۆر کەمە، یعنی بەڕاستی ناکرێ سندیکا ئەوەنە خەمسار بێ بەرامبەر بە ڕەوشی کرێکاران. ئێمە ئەزانین کە سندیکا بۆ دامەزراوە کە کێشەکانی کرێکار و چارەسەرکە و گرفتەکانی بەردەم کرێکار چارەسەرکات، بەڵام ئەیبینین بەپێی ئەو ئامارەی کە کراوە بەپێی ئەو توێژنەوە کراوە سندیکا لە قیمەدایە لەوەی کە ئەسڵەن هیچ گوێ بە ڕەوشی کرێکاران نەدرێ یان کاری لەسەر نەکا یان هەوڵی بۆ نەیە بۆ گۆڕانکاری ئەو وەزعی ئابووری کرێکاران یان ڕەوشی کرێکاران لە کوردستاندا. ئێمە ئەزانین لە وەزع ئابووری ئەمڕۆکە هەیە کرێکار لە چێ ئاستێکە کە یەکەم چین لە هەموو چینەکان کەمتر وەزعی مادی کەمتر و ژیانێکی زۆر کەمتر لە چاو خەڵکی کۆمەڵگای تردا. بۆیە ئەبینین کە سندیکا زۆرترین ئاستی وەرگرتووە لە داتاکانمانە. پێویستە ئەمە گۆڕانکاری بەسەردا بکرێ، لەگەڵ سندیکا کار بکرێ و فۆکس بخرێتە سەر سندیکا و سندیکا لەگەڵ وەزارەتی کار و زەمانی ئیجتیماعی کار هەماهنگ بێ بۆی بتوانن کێشەی کرێکار بەڕاستی یەکلا بکرێتەوە لەمە بەرامبەر بە خاوەنکار چونکە ئەبینین کە زەمان ئیجتیماعی ناکا، عەقد ناکا، ئەمانە هەموو لێپرسینەوەی دێ بەرامبەر بە خاوەنکار ئەبێ بۆی مافی کرێکار دابین کرێتیایە. یاسا ئەگەر بینە سەر یاسا ئێمە لە 1990 تا 2007 ڕێکخراوی نێودەوڵەتی کاری لەسەر ئەو یاسایانە کردووە و یاسای زۆر باشی تایە، بەڵام یاساکان ئەوەیە جێبەجێ ناکرێت بە تایبەت بەرامبەر بە مێینەش. ئێمە کە دەبینین دایک بڵێ مۆڵەتی دایکاتی خۆی وەرەگرێ کاتێک کە ئەچێتەوە بۆ ئیشەکە یان ئیشەکەی لە دەستداوە یان کرێکەی بە تەواوەتی کەم کراوەتەوە و یان نایدرێتێ. ئەمە ئەم سێ گرفتە لە بەردەمی دایک کە مناڵێکی بوو، بەڵام ئەگەر ژنێک تووشی حادیسەیەک بوو، ئێمە دیمان ئافرەتێک لە مەسعەدێک تووشی حادیسە بوو فەرمانبەریش بوو بە تەواوەتی زەمان ئیجتیماعی نەیگرتەوە چکەوتی تۆ لەو دەقەی لە کار نەبووی. ئەمانە هەمووی کێشەن یاسامان هەیە، بەڵام جێبەجێکردنەکەی ئەبێ بکرێت. و هەروەها ئێمە بیرمان نەچێتەوە هەرێمی کوردستان تا ئێستا لەسەر یاسای بەغای ژمارە هەفتاوێکی 1970 کارەکات کە پێویستە ئەم یاسایە هەموار کرێتەوە لێرە. ئەگەر ئەم یاسایش هەموار ناکەیتەوە ئەتوانی ئەو یاسایی کە لە بەغا هەموار کراوەتەوە بە ژمارە 37 2015 جارێکی ترەوە بیهێنی لە کوردستان هەمواری کەیتەوە. ئەم بڕگانێک کە پێویستە بۆ مافی کرێکار زیاتر بەهێزیکەی خاڵە لاوازەکانی ناو یاساکە چه ئیشی لەسەر بکەیت و بەهێزتری بکەی بۆی بتوانانی مافی کرێکار لەوێ دەست بە دەرکەی بە تایبەتی مێینەکان. سەپاسمسارشی پێویانە نادەکات ئەمە ئەو پێویانە ئەگەر بەڕاستی بەڵام بەنسبەت مێینە لە کەرتی تایبەت سەیریکە ئەمەی کە ئەڵێ بەڵێ من سوودمەند دەبم 1970 باسی کردووە 1950 ئەوە نەکرد نافەم نییە هەر پیاوە دیتر مۆڵەتی دایکاتی یەک دوو خاڵ کە بازەکەم سەر کۆتایی